بینەران بەڕێز ئەو کاتتان باش. چەند ڕۆژ لەمەوە پێش 34مین ساڵوەگەری کیمیایی بارانی سەردەشت لەلایەن حکوومەتی ئەو کاتی سەدام حوسێن بوو. بەپێی ئامارەکان نزیکەی 1000 کەس بریندار بوونەوە و زیاتر لە 110 کەسیش گیانیان لەدەستداوە. لەگەڵ 2 میوان لەم بەرنامەیەدا قسە دەکەین کە هەردووچیان لە بنەماڵەی قوربانیەکانن. لە پێشتا بۆ ئاگاداریتان ئەم بەرنامەیە لە ڕێگای سکایپەوە تۆمار دەکرێت و ڕۆژی چوارشەممەش 10:30 سەر لە بەیانی بە کاتی واشنگتۆن دەتوانن لە ڕێگای ڕادیۆوە گوێ لە ڕابگرن. میوانەکانمان کەماڵ حەسەنپور و هەروەها نادر ئەمینی هەرچیان لە بنەماڵی قوربانیەکان سپاسی هەردوو لاتان دەکەم بۆ ئامادەبوونتان. کاک کەماڵ بابەڕستانەوە دەست پێ دەکەم. تۆ ئەو کاتی تەمەنت چەند بوو و چت لەو ڕووداوە لە بیرە تا ئێستا؟ وێڕای ڕۆژوسلااو بۆ جەنابتان و بۆ بینەران بیسەرانی بەرنامەکەتان و لەگەڵ سەردانەوانی ڕێز و نوازش بۆ گیانی کاکی هەموو شەهیدانی ئەو ڕووداوە ناخۆشە. من ئەو کات 25 ساڵم تەمەن بوو و لە شاری سەردەشت دەژیم. ئەو ڕۆژەش کە ڕووداوە کە ڕوویدا من تقریبا دەتوانم بڵام 60 میترێک لە یەکەم شوێنی کە لێیدا دوور بوو. بەڵێ کاک نادر، ئەگەر ئەو پرسیاری لە بەڕێستان بکەم، ئەو ڕووداوە ئێستا لە بیرە حتمەن تۆش دەبی ڕەنگە لە تەمەنی دەوری 15 بۆ سەری وانە دابی. تۆ چۆن ئەو ڕووداوە چۆن لە بیرە؟ سپاس بۆ بەرنامەکەتان. ئەمیش سەر و ڕێز و نەوامزش دادەنوێنم بۆ هەموو شەهیدانی ئەو کارە ساتە دڵپەزێنە. ئەو ڕووداوە ئەمن 20 ساڵە بووم تقریبان. ئەو ڕۆژەی لەگەڵ هێندێک لە دۆستان لە شینوە بووین کە هاتن تیارەکان لەیاندایدی هێندێک شتمان بەرچاو کەوت کە بەڕاستی نامۆ بن وەک دەنگی بۆمبەکان و هەروە خەڵک کە هەڵدەهادیدی هاوار و دادفوغانی خەڵکی جوورێکە بوو. ئەمەش کە گەڕاینەوە نێو شارێدی بەسەر و فاجعەیدا کەوتین کە بەداخەوە بڵین کیمیا باران یا قڕکردنی خەڵکێکی شارێکی بوو. کاک کەماڵەگە ئەوەندەی لە بیرت بێ باس بکەی ئەم خەڵکە چۆنیان توانی لەم دۆخەنا لەبارەدا یارمەتیان پێ بکردرێ یان چ لایەنێک کات یارمەتی پێکرێگە تۆزێک شی بکەوە کە ڕووداوی ئەو دەمی چۆن بوو؟ ئەگە ئیجازە بفەرمووی ئەمن ماوەیەکی کورت پێش ئەو ڕووداوە بجێڕمەوە کە چۆن بوو. وەک دەزانن شەڕی ئێران عێراق لە ئارادا بوو و سەردەشت بەپێ ئەوەی کە شارێکی مەرزیە لەسەر ڕێگای تیارەکانی حکوومەتی سەدام بوو. زۆر جار هەڵکەوتووە کە کاتێک نێردراون بۆ بۆمبارانی شوێنی دیکە چۆنەگە بۆمبەکانیان گەڕان بەوە لەوانە بوو ئەعلام بکرێن. زۆر جار لەسەر سەردەشت و مەنتەقەکەی هەڵیان دەڕشتن. یعنی ئەمە لە سەرەتای شەڕەوە عادەتمان گرت بوو کە تۆپی سەدامی بۆمبارانی سەدامی یعنی سەردەشت پێشیشە لە سەرەتای شەڕدا شاری سەردەشت بۆمبارانکە لەلایەن تیارەکانەوە. خەڵک دەیزانی چۆنەوە. چەند ڕۆژ پێش ئەوەی ئەمن بۆ خۆم لە بیرما یەک دانە ئیتلاعیە بڵاو بووە کە سوپای پاسداران بڵاوی کردبەوە. لەوێدا باس تۆزێک زانیاری لەبارەی بۆمبی شیمیایی ئەوانەدا نووسرا بوو. لە بیرما لە بنەکەی نووسرا بوو ستادی مبارزە بە سەلاحایە شین میم ڕێ کە مخەفەفی شیمیایی میکرۆبی و رادیۆکتیو بوو. ئەوەندەم لە بیرە کە نووسی بووی یەکێک لە نیشانەکانی بۆمبی شیمیایی ئەوەیە کە بۆنەکەی وەک سەوزی ڕزیوە. وەختێکی کە ئەو بۆمبارانەکرا فەرقەکەی لەگەڵ جارەکانی پێشوو ئەوە بوو کە دەنگی بۆمبەکان تەقەی بۆمبەکان وەکو پێشدا هێندە بەهێز نەبوو. دوایی لە خودی وەختی بۆمبارانەکەی هیچ کەسێک نەکوژرا. ئەمە بۆ خۆم لە بیرمە کە وەختی خۆم گەیاندەوە ماڵێ دایک مووانەی کە لە گەڕەکێبوون بەتایبەت وە نێوکەوتەکان یەک شوێن کە لێدرا بوو نێوی چاکە چکۆڵە بوو کە تقریبا دیوار بە دیواری ماڵەمەوە بوو تقریبا 20 میتر لە ماڵەمە دوورە لەوێ درابوو. خەڵکەکە دەیانگوت ئەوە بە خاتری چاکە چکۆڵەیە کە بۆمبی لێدراوە بەڵام کەس شکر هیچی لێ نەهاتووە. یعنی دقیقەکانی ئەووەڵە کەس نەیدەزانی چی. ئەمە بۆ خۆم لە بیرمە کە تەنانەت ڕەخاڵەکەم کە ڕانندەی ئامبولانس بوو کە هاتەوە ماڵێ کوتمان شیمیاییە کوتینا دکتورەکە کتوێتی شیمیایی نیە. ئەگە شیمیایی بە دکتورێکی هیندی بوو. ئەگە شیمیایی بە خەڵکێکی زۆر ئێستا دەمردن. وردە 2-3 سەعات دوای بۆمبارانەکەی خەڵک دەستیان پێکرد کە حاڵیان تێکچێ و بچن بۆ بیمارستانی و هیچ یارمەتیەکیش نەبوو. ئەمن ئەگە ئیجازە بدەن لە پرسیارەکانی داهات و دقیقاً باز دەکەم کە دروست ئەو شەوەی چ شتێک هەبوو خەڵک بتوانێت پەنای بۆ ببات.
زۆر باش کاک نادر ئێوە دەتانزانی وەچی کاکەماڵ باسی دەکا هیچ ئاگاداریەوە بوون کە ئەو هێرشە دەکرێت باوەڕکە هیچ شتێک بۆ خەڵکی مشەخەز نەبوو هەروە کاکەماڵ فەرمووی لەبەر ئەوەی کە ناوچەیەکی مەرزی بوو بەڵام هێزێکی زۆری کوردی غێریە تێدا بوو دەنێو شاریدا ئەمە ئەوەی کە پلانی هێرشیە بێ لەو منتەقەی خەڵک ئاگادار نەبوو بەڵام یەکشت زۆر سیر بوو کاکەماڵی شاری بێک مۆزوعی کرد بەڵام مۆزوعێکی کە زۆر زۆر جێگای پرسیار ئێستاویش ئەوەیە دەحانی کە بۆمبارانەکە کرا دوای مەسەلەن سەعاتێک دەیان بووس کە سندڵەکانیان تێدا نەمابوو فقط تەختەخەیوان تێدا درێژ کردبوون دۆشەکێک پەیدا بوون لەو منتەقەی ینی دەوڵەت بۆ خۆی احتمالە ئیمکانی ئەوەی لێدا بوو کە سەدام ئەگەر بێ کارەسات بکارێک بکا لەو منتەقەی حکوومەتی عێراقی بۆمبارانی شیمیاییکە یا شتێکی تراژدێکی ناخۆش ڕوودا چون دەیان بوو سات ئەو جارەکە هەندێک ساڵۆن شتیش ئامادە کرابوون بۆ ئاگادارتان ساڵۆنی تربیەت بەدەنی و هەندێک شوێنی دیکە کە فقط دۆشێکی خەویان تێدا درێژ کرابوو زیاتر مەسەرەن لە 500-600 دۆشەک لە ساڵۆنی تربیەت بەدەنیدا درێژ کرابوو ڕووسەکانی شاتنە بەردەرکی و ئەوایلەکەشی بەڕاستی کەس نەمرد ئیشارەکەی کاکەماڵی دقیق بوو کەس نەبر ئەمە دوای ماوەیەک یعنی ڕۆژی دووەم شەهیدەکان هاتنەوە یا شەی خەڵک شەید بوو بۆ منتەقەی سەردەشتێنە مەبەستت لە بووسێ مەبەستت ئۆتۆبوسە ئۆتۆبوسە بەڵێن ئۆتۆبوس کاکەماڵەگەت درێژە بە بیرۆرەکەت بدەی لە ڕاستیدا ئەو دەمێ و خەڵکەت چێ بەهانایەوە هات یان ئەوەی ڕاستی بێ ئەمن وەختێکی کە بابم هاتەوە ماڵە باسی کرد کە چۆن ئەو ئینسانێک بوو تۆزێک نەترس بوو باسی وێ کرد ئەبە لەحنێکە ئەو خەڵکە زۆر ترسەنەوەکە هەرەگە دەنگی تیارە دوکانە ناوە بەجێهێشتن دووزەوە لەحنیوی بووکی بە فەخری عالەم بۆمبێکی لە لای ڕاستمداوە یەکی لە لای چەپمداوە خۆم تێک نەناوە ڕاوەستاومە تاکو و جوان بە حاسانی وانێکم داداوەتەوە دەڕابم داداوەتەوە هاتوومە خوارێ دەگەڵ وەستا ساڵی نەجار تاوێک ڕاوەستان بەو خەڵکی پێکەنیوین جاوجاراتوومەوە ماڵە بابن شەوێ لای سعات 10 و 11 ئەوانە حاڵی تێکچوو کە حاڵی تێکچوو لەوەی وانێک بوو ناڕەحەت بوو کە ژانی چاو ئەوانەی زۆر ژانیان دەکرد ئەمن بردم دەگەڵ خۆم کە بزانم لەکوێوانەکە بکەم بیمارستان جێگانە دەبیبی بێ بۆ باشگای کە بردم بۆ باشگای لەوێ دیتم لەوێ خەڵک چەند نەفەرێکیان فێر دەکرد چۆن سێرۆمی هەڵاوەستن یعنی نیروی متەخەسیسی ئەو شتێ ئەسمان لێ نەبوو دکتوریشی لێ نەبوو ڕنگ بێ دووسێ پەرستاری لێبوو بن هەروەک باسم کرد هێندێک لە لاوەکانی شاریان دەوێدا بە پەلەپەل فێر دەکرد کە چۆن سەرۆم هەڵاوەستن ئەمن پیلی بابم گر هێنامەوە بۆ حەمامی کەریمی عەتیان پێدەگوت کە لەوێ دووش بگرێت لەوێ کە دووشی گرت ئاوی بە خۆیدا کرد قەترەیەکیان لە چاوی کرد و بەڵام بەداخەوە هەرە لیباسەی لەبەرکردنەوە هێنامەوە ماڵێ یعنی بەڕاستی هیچ جوانێکێک نەبوو دەزانم ئەمن ئێوارێک کە هاتن بە دویبرایەکەمدا یان تاالب حەدار حاڵی زۆر خراپە ماڵە بابی بە جەلالی برامیان گوت کە نردویانەتە بانێ دەبێ بێ ئێمە ببێ بۆ شینێ یعنی جەلالی برام کە ئەو دەم ڕۆیش هیچ خەبەری نەبوو ئەمە ڕۆژی دوایە لە بەرامبەر حەمامی کەریمی عەتیە جەلالی برام لەسەر تەختی دیتەوە کاویش شەوێ هات بۆ حاڵی تێکچوو هات بۆوێ کاک نادر سەردەش ناوچەیەکی شاخاویە وەک ئەزمون تاقی کراوەتەوە کە کاتی ئەووادا وەختێک کچێ بەرزای ڕەنگە کارتێکردنی مادەی چیمیایی یا مادەی خەردەلوانە کەم بکاتەوە هیچ کەس هانای بۆ دەرەوە بەر بچێ بۆ شاخەکان یا هەر لە نێو شارمانەوە کاگ سەلاح باوەڕکە یعنی ئەوەی کە ئینسان دەو لە عزەی دایدەیدی و لەگەڵ ئەوەی کە خەڵک باسی دەکرد دوشتی لێک جیاواز بوو ینی خەڵک هێندێک دەیگوت بە هاوانانەوە بچن بیان بەنە تەربیەت بدەنی هێندێک دەیگوت هەڵن خۆ بەر ئاودەن هێندێک دەیگوت بڕۆن بۆ سەر شاخەکان دەنیشێت دەوڵەتیش شتێکی دەستگایەکی هەنابوو هەر وەکو سەمپاشی دەکرد بۆی کە بڵین میکرۆبەکان بنیشنە سەر حەرزی ئەمە بەڕاستی خەڵکەکە بە ئەوهۆی ئەوەی کە ئیتلاعیەکان لەسەر ئەو شتەی نەبوو ئەو جریانەی بریندار بوون ئەم بۆ خۆم بەو شێوەیە بریندار بووم ئەمن کە هیچ حەلەمم لێ نەبوو ینی نە لە شوێنەکەی بووم و نە لە حانی بۆمبارانەکە لە نێو سەردەشتێ بووم بەڵام کە وەکو باسم کرد کە ئەو ئۆتۆبوسانان کە هێنان برایەکم هەم کە شیمیایی ببوو برینداریش بوو یعنی بۆمبەکە ڕاست لە بەردەرکێ دوکانویدا بوو شیشە و شتەکان کەشکابوون هەموو بە سەرچاویدا بەرببوونەوە بەداخۆ دوای شەهیدیش بوو ئەمن کە لەگەڵ ئەو بوسەی سوار بووم بڕۆم بۆ بانێ لە ڕێە سەری ئەو برام لەسەر کۆشمدانا لەسەر سنگم و ڕانم
یعنی بە خوێنی برایەکەم ئەمن بریندار بووم بە پێستی گرتم جا ئەو بوسەی کە ئێمە ئەوەڵە ڕۆشتین ینی 23 نەفەری تێدا بوون بەمنەوە یا 24 نەفەر هەر هەمویان شەهید بوون ینی ئەوەڵین بوز بوو کە بەڕێکرا بۆ بانێ لێوە ڕا بۆ تەورێزەیدی بەداخەو ئەو 23 نەفەرێک کە دەو بوسەیدا بوو هەمویان شەهید بوون. کاکەباڵ ئەوەندەی ئێوە ئاگادار بن دەتوانێت بڵێ چەند کەس بریندار بوو ئەو دەمی یا چەند کەس تا ئێستا باوڵێن گیانی لەدەستداوە چمچەوە خۆتان دەڵێن کە بریندار دوای پاژماوەیەک گیانیان ئەوەی ڕاستی بێ ئەوانەی کە زۆر زوو نێویان بڵاوبەوە مامۆستا بەلاباقی بوو وەستا ساڵی نەجار بوو چەند نەفەری دیکە بوون کە هەر دەست بەجێ خەبەر هات وەزیان خراپە ینی ئەوانەیان بەڕێکردن وەک نادر باسی کرد بەشێکی ئەوەڵیان بەڕێکردن بۆ بانێ جا بۆ سبەی نێژڕا وای لێ هاتبوو بەداخەوە من وەک باسم کرد ڕۆژی دوایە لەبەر حەمامی ئیکەریمی عەتێ دەتوانم بڵم لانیکەم 56 نەفەر لەسەر تەخت و شتیواوانێک بۆ گەرمایەکی گەرم ئاژیر دەهات لێکدا دەنگی تیارەی دەهات وەزێکی زۆر خراپ بوو هیچ وەسیلەیەکیش نەبوو ئەمن بۆ خۆم وەسیلەم پەیدا کرد باب و برایەکەم ڕاگواز بۆ بردمن بۆ سابلاغێ یعنی یەک شتی کە دەبێ باسی بکەمەوەیە کە ئەمن بۆیان جەڕامەوە چۆنە من لە ئیسفەهان بووم ئاگام لە بابم بوو وەختێکی کە یەکەم وەزبە دێننەوە لە شەهیدەکان دەیان نێژن لە مزگەوتی سوور بۆیان وێنەرێکی دەوڵەتێ لەوێ دەبێ ئەو دەمی مامۆستا مەلا عەبدوڵڵا قاسمیانی لەوێ قسەی کرد بوو ئەبەو شێوە گوتبووی دەوڵەتێک کە دەیهەوێ قودس ئازاد بکە دەیهەوێت هەموو دنیای ئازاد بکە دەبێت لە فکری پشتی جەبهەشدا هەبێ ئێرە خەتی مقدەمی جەبهەیە ئەتۆ لێرە بیمارستانت نییە نەخۆشخانەت نییە دکتورت نییە داودەرمانت نییە چۆن دەتوانانی ئەتۆ ئەو شعارێت دەی منزورم ئەوەیە یعنی هیچ ئامادەکاریەک نەکرا بوو ئەوەی کە توانی و دەسەڵاتی هەبوو نەخۆشیشتی ڕاگواستن بۆ شاری دیکە و لەوێ ڕایدی بڵاویان کردنەوە بە هەموو شوێنی ئێراندا. کاک نادر ئێوە پێتان وایە چەند کەس بریندار بوون و یا چەند کەس تا ئێستا گیانی لەدەستداوە؟ ئەوەی دیارە بەڕاستی ینی دقیق نین ئامارەکان بەڵام لە سەردەشتێ تا ئێستا 134 شەیدمان هەیە لە خودی شاری سەردەشتێ چون هێندێکیش نیروی نظامی شتوا بەرکەوت بوون ئەوان ڕۆیبوونەوەی ئینسان نازانێ بەڵام ئەو دەمی بریندارەکان 8,000 کەس بوو بە سەرپایی و بە بەڕێکردن و هەموو شتێکەوە ئەمما ئەوانەی کە کەوتن لە بیمارستانەکان نزیکی 850 تا 900 کەسێک بوو برینداری تەختخابی ینی ئەوانەی کە لە بیمارستان نەخۆشخانەکان کەوتن دەنا جەماعەتێکی زۆر سەرپایی گرتی ئیوا بووە چاوی گربوو بە ئاستەم و شتێکی وانە بووە بوو بە پێستی تۆزێکی گربووە تۆزێک بە تەنەفوسی بەڵام دەکولدا 134 شەیدمان هەیە لەسەر دەشتێ و نزیکی 850 تا 900 کەسێکیش برینداری توندمان هەیە ئیشیمیای سەردەشتێ. کاکەماڵ لەو کاتیدا حکوومەتی ئێران ئایا هیچ یارمەتی کرد یا لە شوێنی درێ لە دەرەوە ڕاهاتن کە لەم ڕووداوەدا یارمەتی بە خەڵک بکە؟ بۆ خەڵک یارمەتی خەڵکی بەڕاستی یارمەتێکی وانە بوو ئەم بۆ خۆم لەبەر ئەوەی کە هەم بابم و هەم براموانێک ببوو بە دوایانەوە لە تەورێزە بۆ نمونە لە نەخۆشخانەیەکی بوون پۆمادی لێ نەبوو پۆمادێکی تایبەتی پێویست و کە تیان هەڵدەسوون دەبرینەکانی ئەو پۆمادەی لێ نەبوو ئەمە لە نێو بازاری تووشی کابراایەکی ڕاندەی تاکسی بووین کە باسمان کرد نازانم بۆ خۆی بەڕاستی ئازەری بوو یا کورد بوو بەڵام ئەوی بردینی بۆ ئیدارەیەکی دیکە بۆ خۆی بە وەسیلەی دۆستێکی چەند پۆمادی بۆ وەرگرتم هێنامنەوە دامن بەوانێکی بە برایەکەم و بەوانێکە لێو بۆیکە لە خۆیدا یعنی وەزعەکە ئەوەندە خراپ بوو بریندارەکە هێندە زۆر بوو بەو شێوەی کە دەبێت پێیان ڕانەگەیدون ئەمن بۆ بیرم دێ بۆ خۆم چەند نەفەرێک یەک دوو نەفەر کە وەزیان زۆرش خراپ بوو لەبەر هەڵسوکەوتی خراپی پەرسۆنەلی نەخۆشخانەی تەورێزێ بێوەی کە تەواو چاک ببنەوە مەجبور هاتنەوە سەردەشە پێیان وابوو باشترە لەوێ لە سەردەشم برن نەگەوەی کە ئەو بێ حورمەتیان پێ بکرێت لەوێ. کاک نادر ئێوە لە بنەماڵەدا کەستان گیانی لەدەستداوە؟ بەڵێ برایەکم بە نێوی شەید قادرە گیانی لەدەستداوە بابم بریندار بوو کە داخری داویش فەوتی کرد خوشکێکم بریندار بوو دایکم بریندار بوو بۆ خۆشم بریندار بوو ئەلبەتە ئەمە دوور بووین وەک منتەقە لە نێوانەکەی بەڵام لەبەرەوەی کە پێشتری شارەمان پێکرد بە هۆی نائاگاهی خەڵکەکە کە ئەو چیە ئەو کارە ساتەی دی هەموو خەڵکە داهاتە نێو شاری ئەکسەرەن بەوەی گرتیان دەنا ئێمە لە منتەقەش دوورین هەروەک بنەماڵەش و وەکو بڵێن بۆقعەتی جوغرافیایی خانووەکەمان
بەڵام کاک سەلا ئەوەی ڕاستی بێ ینی کاکەماڵی شارێ بێشتی کرد ئەمن چون دەجەریانی نێو نوقمی هاتوچۆەکەی دابووم ینی زۆر چاگەشتانم لە بیرە ئەمە کە بەڕێکراین بۆ بانێ لە بانێ لەوێش هەر ئاوە ئیستادیۆمێک بوو ساڵۆنێکی وەرزشی بوو سازیان کرد بوو خەڵکیان لێدادەنا ئەبەوەی کە لەسەر دەشەڕادەهات لێوە داندەنایدی لێوەش بڵاو دەکرانەوە باوەڕکە لە بیرمە دکتورێکی لێ بوو لە بانێ دکتورەکە خارجی بوو ئێرانی نەبوو بڵین وڵاتێکی دیکە بوو هاتبوو ئەویش هیچ ئیتلاعاتێکی لەسەر مۆزوعی نەبوو دمی دەدمیوانەکان دەنا نەفەسی دەدانە بەداخۆ ئەویش شەهید بوو لەسەر کارساتەی دوایش هەر خودی دەوڵەت بۆ خۆی ئەو جەماعەتە یا بە بوستان یا بە هەلیکۆپتێر یا بە تیارەی وێگرا وەک فەللا نەک تاک و دوو ئاوا سواری دەکردن و بێر و بێدا بڵاو دەکردنەوە ئەو خەڵکە بەوە ئاوای لە هاتدەنا لە نێو خودی جەریانەکەی لەسەر دەشتێدا ئەو شێوە شدەتەی نەبوو بۆمبارانە. کاکەماڵ ئێوە لە بنەماڵتاندا لە خزم و خەستاندا چەند کەس جیانیان لە دەستدایە بریندار بوون؟ ئەمن بابم بە توندی گرتی وەک باسم کرد چ ڕۆژان لە نەخۆشخانەی خورشید لە ئیسفەهان بۆ خۆم لەلای بووم هەر لەکی ئەوەش دوای چەندین ساڵان کۆچی دوایی کرد کچە پورێکم بەنەوەی فاتمە حەداد کە یەکێک لە بریندارەکان بوو ئەویش هەر بەهۆی بۆمبارانی شیمیایی کۆچی دوایی کرد برایەکەم گرتبووی ئامۆژنم گرتبوو خەڵکێکی زۆر ئەوەی کە دەیان ناسم لەو خزم و دۆستانە گرتیان بەڵام ئیوان وەکو ئیباب و شەهید فاتمە و شەهید قادرۆوانە تون نەبوو. کاک نادر وەک خۆت باست کرد یەکێک لە کاتێک کە ئەو بۆمبارانە دەبێت ئاسەواری هەردەمێنێ ئێستا ئەتوو ئاسەوارەکان تەواو بوونە یا هەر هێستا شەر لەگەڵتە؟ ئەمن بە پێستی گرتومە بەڵام ئەگە گەرمایەکی شەدید دەبێ هەر ئەو شوێنەی کە ئاسەوە دیارە وەک پێست ئێستاش بەسەر بەدەن و ماڵە شوێنەکەی وەک سوتاو ئەگە گەرمایەکی شەدید دەبێ بە هەر شوێنەی سێ چوار بڵین جوش دەکات زیبکە دێتە دەرێ لەو زیبکانەش ئاوی لێ دێ ئەمن لێرش کە چوومە دکتوری لێرش پۆمادێکیان بۆ نووسیم دیارە ئەوەی ڕاستی بێ کاکەماڵی شارێ بە مۆزوعێکی کرد ئەو پۆمادە ئەوەی کە لێرانێک کە هەی بوو دەوڵەت دەبەردەستیدا بوو ئیسفادان لێ کرد تەنها پۆمادی جنتامایسین بوو بۆ ئەو بەشی پێستەکە ئیسفادەکەن دەنا هیچ شتێکیان نەبوو لێرە پۆمادێکیان دامێ ئەو پۆمادە فقط چاکی دەکاتەوە بەڵام ساڵیان دووبارە هەڵدەداتەوە. کاکەماڵ ئێوە چۆن ئەدی کەستان هەیە کە ئێستا ئاسواری لەسەر لە شیما بێ لە ڕەنگە لە ڕووی سایکالۆژیەوە لە ڕووی ڕەوانیەوە کارتی هەبێت؟ هیچکی تێدانێ لەباری ڕەوانیەوە زۆربەی هەرە زۆری خەڵک تووشی مشکلە بوون ئەوەی کە دەمەوێت باسی بکەم ئەوەیە لە شوێنێکی کە سیستەمی بەڕێوەبەری خەڵکیە و لە فکری خەڵکدایە ئەگەر ڕووداوێکی ئاودا ڕووداوەکە کارەساتێکی گشتیە هەموو ئەوانەیە کە لەو منتەقەی بوون دەوێت بێنە ژێرچەترێکی حمایەتی بەڵام ئەگەر چاو لێ بکەی ئێستا دواستی و ئەوەندە ساڵە سەردەشت بەو هەموو نەخۆشی و ئەوانەیە کە برینداری شیمیایی بوون زۆر کەس ئێستا مەجبورە دەچن لە شارەکانی دیکە بۆ چارەسەری دەیەچنەکەن دکتور و پزیشکی شاری دیکە لە خودی سەردەشە ئێستاش یەکدانە نەخۆشخانەی لێ نییە کە تایبەتی ئەوانە بێ کە تووشی ئەو کارەساتە بوون جا چ لە بواری ڕەوانیەوە بێ ڕوحیەوە بێ چ لە بواری جەستەییەوە بێ یعنی یەکێک لە داوایەکانی ئەو خەڵکەی بێ هەمیشە ئەوە بووە کە دەبێت دەوڵەت کارێکی وا بکە یەکدانە بەخشێکی بیمارستانی تایبەتی نەخۆشانی شیمیایی لێ بکاتەوە بەڵام تا ئێستا وەک زۆر شتی دیکە جێبەجێ نەکراوە بۆیە خەڵک لە موقعیەتێکی زۆر بێدەرەتاندا ماونەوە ئەوەی کە خراپیشە بە بۆچوونی من ئەوەیە کە ئەگەر سیستەمێکی دروست بایە دەوڵەت چاوی لەوەی دەکرد چۆن ئەو منتەقە ئەو شتەی بەسەرهاتووە لە هەموو بوارێکەوە سەرمایە گوزاری دەکرد وای دەکرد کە خەڵکەکە محتاج لە خەڵکەکەەوە بێزگە لەباری دەرمانی ڕەوانی و دیکەوە لە بواری دیکەشەوە کارێکی وای دەکەیت کە خەڵکەکە بتوانن تۆزێک ئەو ئازارانە ئەو نەهامەتیانێک کە چێشتویان لە بیریان چێتەوە بەڵام بەداخەوە ئەو شتە نەکراوە یعنی لە سەردەشتە هەتا کەسی وا هەیە ئێستاش کە بۆ خۆی لەگەڵ بووە نەخۆشیش بۆ سەدەمەشی دیتۆ بەڵام دوایە چۆن کەوتۆتە سەر سیستەمێکی وەکو بڵێن چی وەکو هەموو شتێکی ئیداری ئێرانێ ئەگەر پارتی بازی نەبوو بێ نێوینە هاتۆتە لیستەیەوە یارمەتی ماڵی نەکراوە یعنی هەموو ئەو شتانە ئێستا شار تەسیری خراپیان هەیە لەسەر ڕەوانی خەڵکی و ناوچەیە. کاک نادر لە بنەماڵی ئێوە خزمەکانتان یا کەسانێک کە بیان ناسن ئایا هەنە کە بۆ چارەسەری چوبن بۆ دەرەوەی وڵات؟
ئەمن کاگ سلاح ئەمن نێوم نووسراکە دەو بۆمبارانەکەیدا چون پێستی من زۆر بە شەدیدی گربووی ئەمن شتەکە زۆر سەختە بەڕاستی گەڕانەوەی زۆر ناخۆشە دکتورەکان یەک پیشنهادیان بەم کردە من لە بیمارستانی تۆرفەی تارانە کەوتم 47 ڕۆژان بۆ خۆم یەک پیشنهادیان بەم کردیان ئەویش ئەوەیە کوتیان دەبێ بە تیغی بیتاشی برینەکەت پتاشی جا ئەو دەمی دەتوانی چاکیکەوە دەنا چابوونەوەی پێستی تۆ زەحمەتە چون ئەمن خوێنەکەی کە لەسەر بەدەنم کەوت بوو لەسەر ڕانم و سنگم زگم کەوت بوو پێشیەوە مابەوە ینی ماوەیەکی زۆر ئەو خوێنە تقریبان شەو ڕۆژێکی ئەو خوێنە لەسەر پێستی من ئەو دەرمانە خوێنەکە کە بڵین شیمیایی تێکەڵکرابوو لەسەر بەدەنی من مابەوە بۆیە تەسیری قوڵی کرد بوو لەسەر بەدەنی من بەمنیان گوت تەنها یەک ڕگاتەیەش دێ بیتاشی بە تیغی ئەمن بە تیغی دەنا من دانرابم کە بەڕێ بکرم بەڵام کەسی دیکەمانەمە فقط تایافە شتیوا بنە ماڵە خۆمان بەڵام کاکسە لە سەردەش پێ دوایەندە گەورە بوو کە بڵین هەموو خزم و کە سوکاری یەکدری بووین ئەوەی کە کاکەماڵ دەیگێرتەوە باجە فاتم ینی پوری بۆ بەڵام جیرانی من بووە دراوسی من بۆ جیرانەکەم گرتوێتی ڕەفیقەکەم گرتوێتی خزمەکەم گرتوێتی برای زاوام گرتوێتی برای خوشکم مەسەن برای ئەوەی دیکە گرتوێتی هەموو خزم و کەسوکار بووین ئەوەی نەکە بڵێن مەسەن قسە ئینسان لەسەر بنە ماڵی خۆ کاتێ بە قسە لەسەر کۆمەلگایەکەمان بکەین لەسەر شارەکەمان بکەین کە وەزعی بەسەراتوە کاکەماڵەوەندەی ئێوە بزان تا ئێستا لە خزم و کەسی ئێوە لەو دمەوە تا ئێستا کەس توانیوێتی دەرفەت هەبوو بێت بۆ دەرەوە چارەسەری بۆ بکەن من ئەوەندەی کە بزانم شەهید فاتم حەداد چەند یەک دوو جارێکانەوەلانیکەم جارێکی بەڕێکرا بۆ دەرەوە دوایە کە گەڕاشەوە لە نێوخۆی چەند جارێک لە تارانە لە ژێر مەعالەجەدا بوو بەڵام وەکوەوەی کە بۆ چارەسەری بەڕێکرابن دوایێ کە شتەکە وردە وردە ئارام بووە باوەڕ ناکەم هیچ کەسیان بەڕێکرد بێ یعنی ئەوەی کە هات بێشتە دەرێ بۆ خۆی بەویستی خۆی و بە خەرجی و سوزان زەحمەتی خۆی گەیاندۆتە دەرەوە مەسەلەن بۆ نمونە ئێستامە ئەمران میکویستمانەیە وەک باسم کرد جیرانی ئێمە بوو هەموو ئەندامانی بنەماڵەکەی شەهید بوون لەو کارەسەتێدا ئێستا لە ئاڵمانەیە لەوێ هەوڵ دەدەن سیستەمی پزیشکی ئاڵمانی یارمەتی بکەن وەک بزانم چەند مانگ لەوە پێش باسیەوەی کردبوو کە لەوانەیە سیپەرکی بۆ بگۆڕن ئەو ئارەزوخانەیە کە هاتۆتە کانەدا یعنی ئەو کەسانە کە هاتووشن بەویستی خۆیان و بە خەرجی خۆیان هاتوون نەگەوەی کە دەوڵەت پیان نێرە بۆ دەرەوە کاک نادر خۆشتان دەزان لە سەردەمی شەڕی ئێرانی عێراقدا مەسەلەی چیمیای بارانی هەڵەبجە و سەردەشتێ بەتایبەتی هەڵەبجە زۆری دەنگ داوە ئەگەر بینە سەر لایانی یاسایەکەی لەو کاتەوە تا ئێستا بۆ سکاڵاکردین بۆ هێنانە گۆڕی ئەو قوربانیانی شاری سەردەشت ئەوەندەی ئاگادار بن لە نێو خۆ یا لە دەرەوە چ کراوە تا ئێستا باوەڕ کە هیچ جێک نەکراوە تەنها یەک دادگایی کرا کە بە نێوی دادگایی یان ڕایت مەشهورە ئەویش لە دادگای لە ئای هۆلەندێ بوو ئەویش دیارە جێگەگەی جازب دە یەک جوز ئیشکۆڵە دەگەڕمەوە بۆ دوایە بۆ پرسیاری پێشێت کە کەسیان بەڕکردووە ئەوەی کە نادران ئەوە فقط بانی تەبلیغاتی بوو نەک ئەوەی کە شتێکی خێرخوازی بێکە ئێران بهەیە و خەڵکی چاکاتەوە تەنها بۆەوەی کە بە دنیای ڕابگەیەنە کە سەدام حوسێن منتەقەیەکی لە ئێرانە بۆمباران کردووە بەڵام ئەگەر بینەوە سەر دادگایەکەی کەسێک گیرا بە نێویان ڕای کابراایکی هۆلەندی بوو کە ئەوە چەکی کیمیاکەی بە ئێران با سەدامی فرۆش بوو تەنها شتێک کە کرا ئەو بۆیش بەداخەوە ئەو دادگایش بەڕاستی دەنگدانەوەکی ئەو تۆ نەبوو حتا لە دادگایەکەی عێراقیان تاوانبار نەکرد بەوەی کە کاکە ئەو عێراق چەکەکە شیمیاکەی بەکارهێناوە لەسەر دەشتەی داوە تەنها ئەوەندان کرد کە بەڵە کابراایەکە چەکی کیمیایی بە ئێرانە فرۆشتووە ئەو چەکەش لەوێ بەکار هاتووە حتا نەهاتن کە عێراقش محکوم بکەن و دادگایەکەش بەڕاستی دەژێر سەیتەری حکوومەتی ئێرانەدا بوو ئێمە لێرە جەماعەتێک بووین کە زۆرمان هەوڵدا کە بمان هێدەنی ئەو دادگایەکەیدا بەشدار میلانی کەم ئێمە دەمانتوانی شتێکی دیکە بڵێن بە پێ ئەوەی کە دەوڵەت دەیهەوێت چون ئەوانەی کە هاتبوون لە ئێران ڕادحیدێکیان نەنا لەسەر دەشتێرا ئەوانش پێیان دیکتە کرد بوون کە دەبێت تەنها ئەوەندەی شتەی بڵێ ئەوەندەی بڵێ زیاتر لەوەی حەقت نییە تەنها هیچ شتێکی دیکە نەکراوە بەڵام بەداخەوە بەڕاستی نە ئینجوەیەکە ئێمە دەستی پێ بگرین و نە دادگایەکە بتوانین سکاڵای لەکن تۆمارکەین و نە دەوڵەتێکەیە کە پشتی ئێمە بگریا بتوانین داواکارێکی لەکەم بکەین کە بتوانین ئەو پەروەندەی کە ئەو جنایەتە گەورە کراوە زەقیکەینەوە ئەگەر لە بیرتان بێت تەیارێک بەر بۆ ئەمریکا لێدا ئێران دنیای تێگەیان حتا خەسارەتەکەی وەرگرت بەڵام بۆ کیمیایی سەردەشتێک کە 134 شەهیدمان هەیە لە دەشتێت جالەوانی غیرە ئەو هەموو بریندارشمانێت تا ئێستا نانتوانیوە قەرەبووی یەک کەسی بکەنەوە حتا دەوا و دەرمانیش نادەن بۆ خەڵکەی کاگ
کاکەماڵ لەگەڵ پرسیاری لە بەرزستان بکەم تا ئێستا پێ دوای لە دەرەوە هەوڵێک درراوە بۆی کە ئەم مەسلەیە بناسرێت یاوە دوای پێوشون و لێکۆڵینەوەی بکەون جگە لەو دادگایە کە کاکنادر ئاماژە پێکرد هیچ شتێکی دیکەنی هەمیش دەمەوێت دیسان هەرو قسێک کە کاکنادر کردیت دەوڵەتی ئێرانە بەڕاستی بۆ مەسلەی شیمیایی سەردەشت تەنیا بۆ ئیستفادە تەبلیغاتی خۆی کەڵکی لێ وەرگرتووە یعنی ئامانجەکە ئەوە نەبووە چارەنووسێک ببینێتەوە چوزام خەسارەتێک بۆ خەڵکەی وەرگێ بە جوورێک بتوانێت ئەو شتە معلوم بێت چێ دەستی تێدا بۆ یان نەبووە نازانم کتێبی The Prophets of Wartime خوێندۆتەوە ئیاری بێن مناشە کە بە کوردیش وەرجێڕاوەتە بە ناوی سوودەکانی شەڕ لەوێدا ئاماژە دەکرێت بە ئەوانەیە کە دەستیان هەبووە لە ناردنی چەکی شیمیایی بۆ سەدام حوسێن یعنی ئەگەر هەبێ ویستێک لە پشتیەوە بێ لە بواری یاسایەوە دەتوانن زۆر وڵات و زۆر شرکەتان بێنە پار محاکەمە بەڵام بەداخەوە ئەو ویستە دەبێ حکومەتێکی لە پێش بێ خەڵکەکە بخۆیان ناتوانە و کارەکەن و ئەو حکومەتی ئێرانیش بە دلیلێکی کامل تێناگەم نەیویستوە کە ئەو شێتە بنج و بناوانی ئەو مەسلەی نازانم بۆچی بەڵام تا ئێستا کارێکی وا نەکراوە کاکنادر بۆ خۆتان لەگەڵ خەڵکێکی زۆر ئێستا لە دەرەوەنا لەو کاتەوە کە لە دەرەوەنە ئایا لەگەڵ هیچ ڕێکخراوێکی مافی مرۆڤ پەیوەندیتان گرتووە یا خۆتان ڕێکخراوێکتان پێکێناوە کە ئەو بەڵگانە بخەنە ڕوو بۆ نمونە ماوەیەک لەوە پێش لەگەڵ ناوەندی نەمران ئێمە قسەمان دەکرد سەبارەت بەو بەڵگانەی کە دایان هەیە کۆی بکەنەوە کە لەو کاتەوە کە کۆماری ئیسلامیات و سەرکار تا ئێستا و کەسانی کە ئەدام کراون بێ سەر و شوێن چوونە یعنی ئەگەر لە نێوخۆ دەرفەت نەبێت پێ دوایە لە دەرەوە تا ئێستا نەدەکرا ڕێکخراوێک پێکبێنن باوەڕکە دەبێ ئێمە بۆ خۆشمان گلەی لە خۆشمان بکەین ئەوانەی کە خەڵکی سەردەشتێن و شیمیایی بووین ئەمن ڕنگ بێ ئەگەر بڕۆمە سەر ئەو مۆزوعی بڵند دەکشتە بواری تەبلیغەوە بەڵام ڕۆژی ئەوەڵە کە هاتوومە ئێرە لەگەڵ هەموو ئەو دۆستانەی کە دەو جەریاناتەیدا هەبوون پەیوەندیم گرتووە هەوڵشم زۆر داوەکە ئینجوەیەکی پێک بێنین کە بتوانین کارێکی بکەین بۆ شتێ بەڵام باوەڕکە کەسمان لەگەڵ نییە کەس ینی ئەوەی دەتوانم گەڕنەوە بۆ هەندێک شتی دیکە ینی فشارێک هەیە لە ژوورەوە ڕیا لە شوێنی دیکە ڕاکە نەهێڵێ ئەو خەرکە و کارێک بکە دەنا ئەوە نییە خەڵکەکە پێخۆشە بتوانین ئەو کارێک بکەین بەڵام هیچ شوێنێکی نازانم ئێستا ئەمە بەکوێ بگەین دەنام بەڵگە و مەدارێکی یەکجار زۆرم لەکنێ ئەو مۆزوعی بەڕاستی بۆیە داوا لە تلویزیۆنەکان دەکەین ئەگەر ئەوان بتوانن بە شێوەیەکی نازانم پشتێکیان لەدەستی بێ بتوان کارێکی بۆ ئەو شتەی بکەن لانی کەم پەیوەندی بەو کەسانەوە بگرن کە لە دەرەوە وڵات هەوڵ بۆ ئەو شتەی دەدەن کەسانەکەن زۆریشن هەوڵ دەدەن بۆ شتێ بەڵام بەڕاستی ئەمە تا ئێستا نەمتوانی و دەستیشم بە هیچ شوێنێک گەیشتووە لە خودی وڵاتی نۆروێژی من هەوڵم داوە لەگەڵ وەکیلانیشم قسە کردووە ئەوانیش دەڵێن ئەو شتە شتێکی نێونەتەوەیە ئەوە شتێکی شەخسی نیە ئەمە بتوانین و مۆزوعەکەین ئەوە دەبێت بەرگە و مەدارێکێکی واد بەدەستەوە بێت کە بتوانێت تۆ لەگەڵ حکوومەتێکی تەرەفی لەگەڵ دوو حکوومەتان بۆیە دەبێت شتەکە بەڕاستی دەبێ قەوی بێ بەڵام بەداخەوە تا ئێستا وڵایشمان بۆ نەکراوە کاکە باڵگە بێمە لای بەڕێستان ئەرە پرسیارە بکەم تا ئێستا پێ دوایە لە دەرەوە ناکرێ ناوەندێک پێک بێ یان لەگەڵ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەگەڵ لە دیوانی لا شوێنی تر پەیوەندی بگرن بە بۆچوونی من کاکسەلاح ئەو مەسەلە دەبێ لەسەرەوەی مەسەلەی مافی مرۆڤ چاوی لێ بکرێت ئەگە مەسەلەی مافی مرۆڤ دەبێتە شتێکی یعنی بڵێن فقط ئیحساسی بۆ ئەوەی کە بتوانێت لە بواری قانونیەوە شتێک بکرێت ناتوانانی ئەتۆ فقط چەند نەفەرکە لە دەرەوەن ئۆدیۆ مەسلەکەم بەداخەوە لە نێو خۆی فشارە هەیە ئەوانەی نێو خۆی ناوێرن زۆر خۆوانەکەن کاناڵێک دیاری کرا فقط لەو کاناڵایەوە دەوڵەت ئیجازە دەدا هێندێک چالاکی بکرێن هێندێک عقل گیرن یا مصاحبە بکرێن بەڵام ئەگەر بیان هەیە خۆتی هەڵبکێنن یا ئەوەی کە دەخالەتێ بکەن یا بەشداری بکەن پێشیان پێدەگیرە لەبەر ئەوەی خەڵک ناوێرێ و ئەوانەی لە دەرێشن مەجبورن ئەگەر بیان هەیە کارێک بکەن دەبێت پشتیوانی ماڵی بەهێزیان هەبێ و دەبێت هەروەها پەیوەندی دەگەڵ ناوخۆشە بێ فقط لەبەر ئەو مەسلەی ئەو شتە ناتوانێت بە نەزەرم جێبەجێ بکرێت ڕاستی هەردوو میوان دەکەم کاک کەماڵ حەسەنپور و کاک نادری ئەمێنی بۆ بەشداریتان لە پرۆگرامی ڕوانگە سەبارەت بە 34مین ساڵوەگەڕی چیمای بارانی شاری سەردەشت گەلێک سپاس بینەرانی بەڕێز تا حەوتویدا بێت بابەتێکی نوێ بمێنن بە سڵامەت